من تجكن علی قەرەداغی شکستی بە پاڵەوانی کەم بۆ دیارهێنا. جارێکی تر کوڕا کووردە پاڵەوانەکەی یاریە هونەرە بەگریەکان دوور لە نیشتیمانی خۆی سەرکەوتنێکی تری نووسیە و کوردبوونی خۆی لە پاڵەوانەتەکاندا دووپات کردەوە. دوای چەند مانگێک لە ڕاهێنان و خۆ ئامادەکردنی بۆ ڕووبەڕووبوونەوەیکی نوێ دوجار تیسەمخانی کەمبۆدی ڕازی بوو بەوەی ڕووبەڕووی پاڵەوانە کوردەکە بێتەوە و توانا و هێزی خۆیان لەسەر کێشی 71 کیلۆگرام نیشان بدەن و ناوی خۆیان وەک پاڵەوانی ئەو کێشە تۆمار بکەن. ئەو ڕووبەڕووبوونەوەیە بۆ هەردوو یاریزان ئاسان نەبوو بەتایبەت بۆ عەلی قەرەداغی کە ڕکابەرەکەی هەڵگری پشتوانی وڵاتی کەمبۆدیا بووە لە کێشی 71 کیلۆگرامدا. هەردوو یاریزان لە یارێکی سێگەمیدا چوونە نێو حەڵەبەوە تا هێز و توانای خۆیان نمایش بکەن و بەرهەمی چەند مانگی ڕابردوویان بچنەوە. ئەگەر چی عەلی قەرەداغی خاڵی بەهێزی بەرزی باڵاکەی بوو بەڵام ڕکابەرەکەشی خاوەنی ماسوولکێکی بەهێز بوو کە تا دواساتی یارەکە ڕکابەری یاریزانە کوردەکە بوو. زۆربەی کاتەکان هەردوو یاریزان چەندین جار و بە چەندین شێوازی جیا هەوڵی ئەوەیان دەدا بە لێدانێکی یەکلاییکەرەوە ڕکابەرەکەیان لە زەوی بدەن و دوجار داوەری یارەکە وەک پاڵەوانی نێو حەڵەبەکە دەستیان بەرز بکاتەوە و بەڕەسمی ببێتە براوەی بەردەم هاندەرانی ئامادەبووی نێو هۆڵەکە. لەگەڵ ئەوەی عەلی قەرەداغی و تیسەمخان چەندین لێدانی بەهێزیان لە یەکتردا بەڵام بەهێزی جەستەیان وای کردبوو ئاسان نەبێت خۆیان بەدەستەوە بدەن. ئەو ڕکابەرەی نێوان هەردوو یاریزان وای کردبوو براوەی ئەو یاریە بە خاڵێک لای بێتەوە. دوجار و دوای تەواوبوونی هەر سێ گێمەکە داوەر عەلی قەرەداغی وەک پاڵەوان ناساند و شکستی باریزانە کەمبۆدیەکە هێنا. وەک پیشەی هەمیشەی عەلی قەرەداغی درێسەکەی کە ئاڵای کوردستانی لەسرە کردێبەری و بە ئاڵای کوردستانەوە کە لەسەر درێسەکەی نەخشێنراوە بووە پاڵەوانی ئەو ڕووبەڕووبوونەوەیە. Ali mà chân nè bong côn khiêu tết sầm khăn đòi phân tù